پاش بەسەربردنی تەمەنێک لە خەبات و شۆڕش و تێکۆشان لە پێناو دین و ژینی میلەتەکەی و دوای ململانەیەکی زۆر لەگەڵ نەخۆشی ئێوارەی 24 نیسان حاجی سەعید پێنجوێنی کۆچی دوایی کرد. سەعید کەریم حوسێن پێنجوێنی پێشمەرگەی دێرینی ڕابوونی ئیسلامی بووە و لە سەرەتاکانی دەستپێکی شۆڕشی چەکداری ئیسلامی دژی ڕژەمی بەعەز ماڵ و حاڵ و ژیانی تایبەتی خۆی جێدەهێڵێت و لە پێناو گەلەکەی شەکی خەبات دەکاتە شانی و لەگەڵ دەیان زانە و مامۆستای دیاری کورد پەیوەندی ئیسلامی دروست دەکەن و لەشکری قورئان دادەمەزرێنن. بەڕاستی کاک حاجی سەعید یەکی بووە لە پیاوە سنگینەکان و پیاوە دەرکەوتەکانی ئیسلام. ئەم پیاوە لە ساڵەکانی مەسەلەن هەشتاکانەوە لە تەنزیماتی پەیوەندی بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی بوو. لە دواییە پەرەیاندا بەم بزوتنەوەیە و لەگەڵ تەنزیماتی پەیوەندی ئیسلامی بوون هەتا ساڵی 85. لە ساڵی 85 ئێمە لەگەڵ کاک حاجی سەعید و چەند برایەکی ترە مەسەلەن هاتین لە ڕۆشتین لە چواردەی حەوتی 1985 ئێمە لێرە کۆچمانکە چوین بۆ ئێران و لەوێ مەسەن هێزێکی چەکداری هەبوو لەوێ هەر هێزە چەکداریەکەمان دووبارە بەقوت کردەوە و هەتاوەکو ئەو کاتێک کە لە ناوچەوەی ئیسلامی و لە دواییشا کۆمەڵی ئیسلامی یعنی بەردەوام بوو لە هێز و قووەی چەکداری کاک حاجی سەعید. هاوڕێ و هاوسەنگەرانی بە دڵێکی پڕ لە حوزن و چاوی فرمێسکیانەوە باسی ژیانی پڕسەروەری حاجی سەعید پێنجوێنی دەکەن کە کێوێک بووە لە خۆڕاگری و ئازایەتی و فیداکاری. إنا لله وإنا إليه راجعون. کاک حاجی نازانم چی بۆ کاک حاجی باس کەم. کاک حاجی من کاتی خۆی کە پێشمەرگە بووم لە خزمەتیا بووین لە هێزی خالیدی کوڕی وەلید. بەڕاستی کاک حاجی پیاوێکی خۆشەویست بوون، کەسێک بوو بەڕاستی هەرچی چەندێ باسی بکەم حەقی خۆی پێ نادەم. کاک حاجی پیاوێکی ئەوەندە خۆشەویست و ئەوەندە ڕۆحسووک بوو، ئەوەندە لەشسووک بوو، بەو جسمەی کە هەی بوو جسمێکی تا حەدێک قورسی هەبوو، بەڵام لە هەڵس و کەوت و ئیش و کار و ئەم لاولا و مەفرەزە و چوونە دەرەوە و بەڕاستی جسمێکی سووک و سۆڵ و ڕۆحێکی سووک و سۆڵ و کەسێکی خۆشەویست بوو، کەسێکی بەهیمەت بوو، کەسێکی بەغیرەت بوو، کەسێکی بە حەقەت چاو نەترس بوو، کەسێک بوو لە هەموو ڕۆکانە بەڕاستی کاک حاجی پیاوێکی زۆر ئازیز و خۆشەویست بوو. بەڕاستی کاک حاجی هەر ئەوەی بەسە کە کاتێک هیجرەتی کردووە لە ڕووی ئیمکاناتەوە هیچ کوڕێکی نەبووە، کەموکوڕی بەس ئەوە بە کە خەبات کات لە پێناوی میلەتەکەیە، بەس ئەوەی بەسە کاک حاجی سەعید خۆی گەورە لێ خۆش بێ ئینشاءڵڵا. ڕۆیش بۆ لای ڕفیقەکانی بەڕاستی ماوە شێخ محەممەد و ماوە شێخ لەتیف و کاک شەید جەمال و ماوە سەرازیوانە بەڕاستی چوو بۆ لەوانێ ئینشاءڵڵا ئێمەش بدوایان ناڕۆین. الله ئەکبەر. حاجی سەعید پێنجوێنی لە ساڵی 1946 لەدایک بووە و لە ساڵی 1985 ڕوودەکاتە شاخەکانی هەرێمی کوردستان و یەکێک بووە لە ئەندامی مەفرەزە سەرەتایەکانی پەیوەندی ئیسلامی. دواتریش لە ساڵی 1970 بەشداری دامەزراندنی بزوتنەوەی ئیسلامی دەکات و لە کاتی کیمیایی بارانکردنی هەڵەبجە لە 16 ئازاری 1970 یەکێک دەبێت لەو پێشمەرگانەی کە دەچێتە هەڵەبجە و بەشداری کۆکردنەوەی تەرمی شەیدانی هەڵەبجە دەکات. هەروەها لە ڕاپەڕینە مەزنەکەی بەهاری 1991 گەلی کورد ڕۆڵی بەرچاوی هەبووە. لە دوای ڕاگەاندنی کۆمەڵی ئیسلامی کوردستان لە سیوێکی ئایاری 2001 ژیانی خەبات و تێکۆشان و بانگەواز و پەروەردەی لە نێو ڕیزەکانی کۆمەڵی ئیسلامی درێژە پێدەدات. سەرنجام پاش ململانەیەکی سەخت لەگەڵ نەخۆشی لە تەمەنی 73 ساڵی گیانی سپارد. لە مەراسیمێکی شایستەدا و بە ئامادەبوونی ئەندام و کادر و بەرپرسانی باڵای کۆمەڵی ئیسلامی لە گۆڕستانی قڕگەی کۆن بە خاک سپێردرا. ڕاستی حەمامین، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.